سڵاوتان لێبێت بینەران و بیسەران، ئەم کاتتان باش. لە بەرنامەیەکی دیکە جیاوازە هاتینەوە لاتان. درێژە بە بابەتێک دەدەین کە بریتیە لە خۆراکە پێویستیەکانی جەستە و دەرەنجامەکانی. هیوادارم هەر بینەر و بیسەر بن، با دەست پێ بکەین. ئێمە مرۆڤ لە سەرەتای دەستپێکی ژیانمانەوە تاوەکو دواسات و کۆتایی ژیانمان لەگەڵ کۆمەڵێک کرداری خۆنەویست دەژین و تاوەکو کۆتاییش پێیەوە پابەند دەبین. لە گرنگترینیان خۆراکە کە پێویستیەکی سەرەکی ڕۆژانەمانە. بەڵام ئایا ئەو خۆراک و خواردنەوانەی دەیانخۆین هیچ کاریگەریەکیان هەیە لەسەر ئێمە؟ چی شتێک وا دەکات تەندروست بژین و چی شتێک پەیوەندی دەبەستێتەوە بە خواردن و کۆندامەکانی جەستە؟ دەبێت سەرچاوەکەی لەکوێوە بێت. خواردنەکان هۆکارن بۆ نوێژەنکردنەوە و بەڕێوەبەری و چالاکیەکانی جەستە و کاریگەریان هەیە لەسەر تەندروستی و ڕێخستنەوەی هۆرمۆن و تیژبینی و خەو و زۆر بابەتی دیکە کە ئێمە تەنیا باسی بەشێکی دەکەین لە کۆی گشتی بابەتەکە. سەرەتا باز لە جۆری خواردنەکان دەکەین کە بەگشتی سێ جۆرن و پێکهاتەی باش لە خۆدەگرن و کاریگەری ئەرێنی ڕاستەوخۆیان هەیە لەسەر جەستە. لەوانە یەکەم خۆراک، وەک خواردنی گۆشتی ئاژەڵ بە هەردوو بەشی دەریایی و وشکانی، گەنم کە زۆر بابەتی لێوە دروست دەکرێت، پاقلەمەنیەکان، هەنگوین و دەستکەوتی سروشتی لە ڕووەکەوە. دووەم میوە، وەک بەرهەمە خۆراکیە گیایەکان، چەرەساتەکان، میوە باوەکان، سەوزەکان، خورما کە لەو بەشە دیاری کراوە. سێەم خواردنەوەکان، وەکو ئاو، چایەکان، گیراوە سروشتیەکان و دەستکردەکان. زۆربەی ئەو بابەتانەی لە ڕۆژانەماندا دەیانخۆین کۆمەڵێکن سوود بە ئێمە دەگەێنن ئەگەر تەندروست بن. هۆکارن بۆ دروستکردنی کاربۆهیدرات و ڤیتامینەکان و ڕێژەیەکی بەرچاوی کالۆری و سەرچاوی وزەش دابین دەکەن و بە ڕێژەیەکی دیاریکرا و پرۆتینیشان لەگەڵە. و ئەو بەشانەی کە ئاماژەمان پێدان بەگشتی بۆ ئێمە گرنگن و ئەو کەسانی کە وەرزش دەکەن بە تایبەتی. کاربۆهیدرات سەرچاوەی سەرەکی وزەی لەشتە. کاربۆهیدرات مادەی کیمیایین پێک دێن لە کاربۆن و هایدرۆجین و ئۆکسجین. دوو جۆر کاربۆهیدرات هەیە: کاربۆهیدراتی سادە، کاربۆهیدراتی ئاڵۆز. کاربۆهیدراتی سادە ئەو شەکرە مادانن کە پێک دێن لە یەکگرتنی ژمارەیەکی کەم لە تاکە شەکر کە بە ئاسانی هەرز دەکرێن و بە خێرایی وزەت پێدەبەخشن. بەڵام کاربۆهیدراتە ئاڵۆزەکان ئەو شەکرە مادانن کە پێک دێن لە پێکەوە بەستنی کاربۆهیدراتە ئاڵۆزەکان و بۆ ماوەیەکی درێژ وزەت پێدەبەخشن. ڤیتامینەکان جۆرێکی دیکەی خۆراکە مادە لە لەش پێویستی بە بڕێکی کەم لەو ڤیتامینانە هەیە بۆ پاراستنی باری تەندروستی لەش و دابینکردنی گەشە. ڤیتامینەکان دەست دەگرن بەسەر زۆربەی فەرمانەکانی لەش تاکە ڤیتامینێک کە لەش بتوانێت دروستی بکات ڤیتامین دیە. بۆیە پێویستە زۆربەی ڤیتامینەکانمان لە ڕێگەی خۆراکەوە دەست بکەوێت. پرۆتینەکان لە ناو شلەی شانەکانی لەش و لە ناو پێست و ئێسک و ماسوولکەکاندا هەن. پرۆتینەکان خۆراکە مادەی بەسووتن بۆ بنیادنانی لەش و پاراستنی جەستەت. لەشت ئەو جۆرە پرۆتینە دروست دەکات کە پێویستی پێی هەیە، بەڵام لە هەمان کاتدا پێویستە ئەو یەکە بنەڕەتیانە دابین بکرێن بۆ لەش کە پێیان دەگوترێت ترشە ئەمینەکان. و هەروەها ئاو. گرنگترین فەرمانەکانی ئاو ئەمانن: دابینکردنی ناوەندێکی گونجاو بۆ تەواوکردنی ئەو کارلێکانەی ڕوودەدەن لە ناو خانەکاندا، ڕێخستنی پلەی گەرمی لەش، دابینکردنی جوڵەی نەرم. هەندێک لە زاناکان ئامۆژگاریمان دەکەن کە پێویستە ڕۆژانە بەلایەنی کەم 8 کوب ئاو بخۆینەوە. یەکێک لەو خواردنانەی کە سوودیان هەیە بۆ باشترکردنی خەو چەرەساتە، بەهۆی دەوڵەمەندیان بە مادە خۆراکیە گرنگەکان کە سوودی گرنگ بە جەستە دەبەخشن. یەکەم، یارمەتی خەو دەدات. چەرەسات بە تایبەتی بادەم بڕێکی زۆری مادەی ترێپتۆفانی تێدایە کە هانی جەستە دەدات بۆ دەردانی هۆرمۆنی خەو. لەگەڵ ئەوەشدا چەرەسات سەرچاوەیەکی سەرەکی هۆرمۆنی میلاتۆنینە، یەکێکە لەو هۆرمۆنانەی خەو باش دەکات.
باشترە ئەو کەسانەی کە ئەو جۆرە هۆرمۆنیان کەمە شەوان پێش نووستن بادەم بخۆن. جێگیرکردنی ئاستی شەکر لە خوێندا چەرەست دەوڵەمەندە بە کانزای سوودبەخش کە هاوسەنگی شەکری خوێن ڕادەگرێت لە کاتی خەودا، چونکە زۆری خەو کاریگەری ئەرێنی لەسەر سیستەمی بەرگری لەش و وزە و ئارزووی خواردن دەبێت. هەر بۆیە خواردنی بڕێکی کەم لە چەرەساتی بەسوود هۆکارە بۆ پێدانی چەوری سوودبەخش و کاربۆهیدرات. لەو ڕێگەیەوە ئاستی شەکر لە خوێندا ڕادەگیرێت و هەستی برسێتی شەوان کەم دەکاتەوە. چەرەست سەرچاوەیەکی گرنگی مادەی خۆراکیە. ئەو مادە خۆراکیە کاریگەری ئەرێنی لەسەر نووستن دەبێت. لە چەرەستدا لە ١14 فۆسفۆر و لە 132 مەنگەنیز و لە 117 ڕیبۆفلاڤین بۆ جەستە دابین دەکات. بەتایبەت بادەم ئەگەر بەڕێکی بخورێت مەترسی نەخۆشیە درێژخایەنەکان و نەخۆشیەکانی دڵ و شەکرەی زۆری دوو کەم دەکاتەوە، چونکە مادەی ڕیشاڵی و دژە ئۆکسانی تێدایە. بەم شێوەیە هاتینە کۆتایی بابەتەکەمان. هیوادارم جێگەی سەرنج و ڕەزامەندی ئێوەی بینەر و بیسەر بێت. هەر شاد و بەختەوەر بن. خواتان لەگەڵ.